ئەمجاران ئەچینە شاری هەولێر لەوێ کۆڕێک بەناونیشانی هونەر و نەتەوە بۆ نووسەر و ڕەخنەگەر حەمەد سوار عەزیز ڕێکخرا. گەورەترین بەڵگەیە کە ئەم کارەساتەنە ڕۆژ ئاوا چ گۆڕانکارێکی گەورەی دروست کردووە، یعنی کە ئەمە شتێکی بەسیتش بوو، بەڵام بۆی ئەم شتە بە سادەیی تێ دەکوژرێ، یعنی تەفر و تونا دەکرێت، ئەنفال دەکرێت، بەڵام هیچ شتێکی لێ سەوز ناوێت، هیچ بنیادێکی نییە. لەبەرەوەی تا ئێستا ئێمە لە ژێرەوەش گوتارمان نییە، نە فیلم سازەکەمان ئەو گوتارەی هەیە، نە شاعیرەکەمان ئەو گوتارە، نە ڕۆمان بۆی ڕوبەڕووی ئەم گۆڕانکاری گەورە وەکو نەت، وەکو میلەت، وەکو کەس، وەکو هونەرمەند، وەفیا ئەم زاراوە جیاوازانە ئەو شێوەزارە نووسینانە چۆنکە دنیا ژوێت. ساڵۆنی لاپەڕەنەوە ناوەندی هەولێری مەکتەبی ڕاگەیاندن و هۆشیاریەکێتی نیشتیمانی کوردستان بە ئامادەبوونی ڕۆشنبیران و نووسەران کۆڕێکی بۆ نووسەر و ڕەخنەگەر حەمەد سوار عەزیز ڕێکخست. لە کۆڕەکەدا تیشک خرایە سەر ڕۆڵ و کاریگەری هونەر لە پرسە نیشتیمانیەکاندا.